ئەرسەبار بە بەرەو پێشچوونەکان بەو کاردانەوە دەوڵەتیانە هەیە بە هێرشەکان بەڕێز دکتۆر سامان شاڵیمان لەگەڵ شرۆڤەکانی سیاسی دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵم ئەمشەو لەگەڵمانی. دکتۆر ئێستا یعنی باشترین شرۆڤە بۆم دۆخی ئێستا چییە و نزیکترین شرۆڤە چییە؟ دانوستانە یا بەردەوامی شەڕە؟ هەردووکی پێکەوە ڕە باش لایەکەوە خەریکن دانوستانەکەن بۆ ئەوەی بگەنە شێوەیەک کە هەردوو لە چۆنەڵێ وابزانن نەدۆڕاون دەموچاویشان چۆنەڵە حەفظ الماء الوجه پێڵەم بەعەرەبی بەڵام ئەوە کە شەڕەکە هەردوو لا وەکو براوە دەرکەون وەکو سەرکەوتن دەرکەون لە مەشە زۆر زەحمەتە چووکە لە شەڕا بێ لایەک بدۆڕێت بە قەناعەتی خۆمە بێ لایەکیان شاندایە بۆ ئەوتریان سەر ئەژنە ترامپیش ئەم قسەی کردوتی دەبێت یەکێک لەم لایەنانە بیدۆڕێن. بەڵێ شەڕی جوایە خۆی یعنی بەڵام شەرتەکانی ئەوەی کە سەرۆکی کۆماری ئێرانیش کە داوە وتی بە هیچ نەوەی ئێمە دەست بەردار نابین لە مەسلەی ئەتۆنۆمیەکەمان و تەخسیب و مافێکی خۆمانە ئەرەقچی شەرتی چکەشی ئەوە شەرتی ئەوە شەرتی ئەوی تریژەڵێ ئەبێ جەنگەکە بۆستە اینجا بچینە مفاوزاتەوە. طبعا لەولا شەوە دوو شەرتی ئەساسی ئەمریکا هەیە کە ئەوەیە کە واز لە تەخسیبی یۆرانیەم بێنن واز لە چەکی ئەتۆنۆمیەوەی بێنن ئەم دوو شەرتەیە ئەبێ ئێران ڕازی بێ لەسەری پێشوەی بچینە گفتوگۆ دوانزۆر ڕۆژی ماوە وتی لە خلالی دوو هەفتەوە ئەمڕۆ دوانزە ڕۆژی ماوە لەو مدەتێکێ بۆ دانراوە لای چکەشەوە وتی ترامپ وەقت ئەڕوا لێتان ئیمڕۆ هەمووتان ئاگادارن کە 6B2 لە مزۆریەوە دەرچوو بۆ گوام ئەوەش حامیلاتی قومبەلەکانن کە ئەو مناتقینەوەی کە هەڵەتەکەینێ وەکو فۆردۆ پێشبینیەکان ئەمریکا فڕۆکەکانی بیت و بەکاربێنێ بەڵێ بیتۆکانیشی بردووە هەموویانی هێناوەتەوە کاکە ئیستا لە گۆڵفی عەمانە 6 باخیرەی حربی هەیە 5 عەفوان لە کەنداوی سوورە دوانی هەیە لە کەنداوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە 5 هەیە معنە عەفوان حامیلەی طەیرانن نەوەییان پێیە ئەنواع وەشکال ئەسلحەیان پێیە ئەمانە بۆ هاتوونەتە ئەم ناوچە ئەوەی کەنداوەکە ئەزانین بۆ ئەوەی دیفاع لە ئیسرائیلەکەن و دەورێکی زۆر بەهێزان بینیوە لەوەی کە ئەم ساڕۆخانەش بکەنە خوارەوە خۆ ئیسرائیل بەتە 150 ئەمریکای خاتە خوارەوە لەبەر ئەوە یعنی چۆنەڵێ تەحزیراتێکی زۆر بەهێز هەیە لە ناوچەکە بۆ ئامادەکردن هەیە و لەلایەکی شەوە زەختێکە لەسەر ئێران کە ئەم هەموو قووەتە هەیە لێرە باشتر ئەوەیە بۆ تۆ مەسلحەتی تۆ میلەتەکەی تۆە کە یعنی تەسلیم من تەوقیعی ئەو اتفاقیە بەس لە دوانەکانی ئەمریکا ژیان دیژبەیەکی تیانێ دکتۆر یعنی لەلایەک ئەمریکا سوپاکۆ کاتەوە لەلایەک ترامپەڵێ لەوانەیە هێرش بکەم لەوانەیە هێرش نەکەم ینی بە چۆنەکرێت خۆی من دائما نەومتوە ترامپ دائما ئەڵێ هێرشەکەم بەرزەکە دانێ بۆ ئەوەی کەمەکەی دەستکەوێت ئەوەی کە خۆیەوێت دەسیکەوێت ئەم قووەتێکی هێناوتە ئەمە عەرز عەزەڵاتیش نییە ئەگەر عەرز عەزەڵاتیش بێ قووەتێکی زۆرە یعنی مەصرفێکی زۆرە لەسەر ئەمریکا کە هێناوتە ئەگەر سەیری استطلاعی ناو خەڵکی ئەمریکا بکەیت دوو استطلاع هەیە چێکیان فۆکس و مەجموعەی چکە کردوانە سەی حزب ئەوانەی کە لە حزبی جەمهوریان سەی 50-53 ئەڵێ داخلی شەڕ مەبە ئەمە هینی سێنێنە بەڵام سەی 60 هەموو ئەمریکەکان ئەڵە داخل مەبە کەیتە سەر فۆکسەکەی سەی 72 ئەڵێ لێیاننا یعنی لەوێشە وەکو چۆنەڵێ یەکێگەڵێ لێ یەکێگەڵێ لێ دژبەریەک هەیە هەر لە نێو بابڵی ئیدارەکی ترامپا بەشێک پێی وا بێکات دەبێت هێرش بکرێت بەشێکیش پێی بێکات ماوێ بتانوسان هێرشکردنەکە بە ئاسانی نییە ئەو قەرارە چونکە مەسەلەی مەساڵحی خۆیەتی ناوچەکە مەساڵحی ئەو کەسانەی کە لە ناوچەکان ئیران ڕەتفعلی چێبێت خۆت تەزانی تارێک گێت لە یەک ناوچە ئەیات تەواو ئەگەڕێتەوە نە
أبي كلية أبي الزورنا وشيء عسكري وآسايش ومحطاتي طيارة صاروخ كان يعني با طيارة كان أبي بيكجار حمي بيكجار ليدرا ناتواني تول شوني بيتو بلا بقريتو بلا باش وردان مشا أو قبول ناكرين انجا يكشت هي ليرة زور كسي لكردستان تسن لأشعاعي نوكي من قناعتي من طبعا أبي من كما ليم أوان من باشترنو عسكري ترهي أو إشعاع برو شويت برو نوت غربي إيرانية كإما أجريتوا يام برو شرق الروح ئەگەری هێرش بەسەر بنکاتۆمیەکە بلى بتايبتي فردو بەڵێ بقناعتي من أبي وقتك لي بأزانين كهواك برو شرق برات كأولى أفغانستاني شهر دشمني أنا برو أيو برات يعني مساري هواكا يعني أبي بزانن لتوقتك لين كهواكا مساعدة بلاو شرق وبرانوك وغرب كغرب أجر إما بدوز زانن هندي مناطقي كهي تركيا وأنا عمي بحسال دوستي دكتور هەر لەسەرەوە خۆم سەرچێکم کرد لەسەرەوە بابەتە کە ئەگەر بێت و لی با چەندێک بڵاوە بێتەوە و زیان بەکوێ گەێنێ بێگومان هەرێمی کوردستان زۆر دوورە لەوە لەبەرەوەی لە ینی مەسافەی 100 کیلۆمەتر بازنەیە بڵاو بێتەوە بەڵام لەمە زیاتر تێپەڕ ناکە و چیەکانی زاگرۆز تۆ زانی ئەوەی چۆرنۆبڵ 1000 کیلۆمەتر ڕۆشت لە چۆرنۆبڵۆ گەشتە ئیسپانیا هەوا زانێ بۆیە ئەڵم حسابی هەواکە زۆر گرنگە دوانی کەشێ نزیکن لە ئێمەوە ناوکام دەبیر نییە لە منتقانەیەکە نزیکی نمدیەوە ئەوەش هەش شوێنی هەیە بەڵام ئەساسەکەی فردۆ لەگەڵ نەتەزە ئەمانی کەش بڵێ بوشاریشانێ لا ئەسفەهانیشانەوە یعنی ئەمە ئەبێ هەموو حساباتکە اینجا ڕەتفعلی ئێران چۆنە بێت بەس دکتۆر لەسەر ڕەتفعلەکە پێ دوایە ڕووسی ئەمە بە ئاسانی قوبوڵکە و هەزمیکە دابنیشتێ سێر بکە ینی فڕۆکەی ئەمریکیەکی ئێران بردومانەکە کاوپەیمانێکی سەرکێتی چین کە ڕۆژانە ینی بە ملیۆن بەرمیل لەو لە ئێرانەکڕی $15 خوار بازاری جیهانی دابنیشەی سێر بکە کە ئێران ئاوای لێکرد پێیوت بەعەلەنی پێیوت وتی من ناتوانم یارمەتی و خۆی لە جنگایە خۆی هەچێکی هەیە لە ناو جنگایە یعنی وتی ئەگەر لە وەختی ئاسایی بووە ئێمە فرۆکەشمانە سیلاحیشمانە بەڵام ئێمە ناتوانین خۆیان نوقسانیان هەیە ئەوان لە ئێران نەکردن چۆن نتوانین یارمەتی پێشی وتی ئێمە دیبلۆماسیە نەتوانین معنەوێ نەتوان معنەوی چێ نانی بۆ نێرێ خێوەتی بۆ نێرێ دەرمانی بۆ نێرێ ئەو معنەوەکەی خۆ لەوە زیاتر معنەوی چێ بەڵام عسکەری ناتوانێت کۆریا هاتۆتە سەرخەت ئەڵێ یارمەتی دێم سین کە دوو حەلیفە ئەسلێتی سین نایەتە ناو شەڕەکەەوە سین لە بە دیبلۆماسیە دیژەکە من وتومە لەوە پێشیش سین لە 1940ەوە نەچۆتە ناو هیچ حربێکەوە ئیشی لە ناو خۆی کردووە اقتصادی خۆی دەوڵەتی خۆی پێ بگەێنێ و سین بۆ بەم دەوڵەتی کە ئیمڕۆ هەیە ناوێت لەگەڵ ئەمریکا بکەوێتە شەڕی ئابووری هەیە بکەوێتە شەڕی عسکەریشەوە یعنی لەسەر چی بەس دکتۆر ئەگەری کامیان بەێسترە گفتوگۆکردن یان هێرشکردن و بەشداری ئەمریکا ینی خۆتە زانی دکتۆر ئەمە تێچووکی زۆر زەبەلاحی شێوێت تێچێک زانکی سیاست بەکە لە ڕقی و ڕق ناکرێت ئەگەر ئێران بەو شێوەیە کە مەشهورن ئەوان بە سیاست من دائما ئەڵێم ئەوان لە هەچی بدۆڕێن لە عەرزی شەڕە لەسەر مێزی گفتوگۆی بنەوە معروفە سیاسەتی فەرشەکەیان پێڵم ئەوان فەرشەکە نەفەسیان درێژە لە مفاوزاتە 2 ساڵ لە 2013 بۆ 15 اینجا اتفاقەکە ڕێکەوتن لەگەڵ 6 دەوڵەتی عالەمە ئەم 2 هەفتەی بۆ دانێ 2 مانگی بۆ دانێ 2 هەفتەی بۆ دانێ ناتوانێت فێری ئەوە نەبووە یعنی فێری ئەو قەرارە بە زوانە نەبووە ئێتەماشاکە لە ئێران ئیسرائیل زەرەرێکی زۆری لیاوە ئەوانی زەرەریان لیاوە بەڵام زەرەکە تەماشاکەی قیادەی یەکەمی ئێران کوژران تقریبا 15-16 عالەمینەوەی کوژراوە اینجا ئەوەی ئەو شوێنانەی کە لێ دراوە بەڵام تۆ لێ ئەیتەوە ئەو ڕەتفعلێ بێ ئەگەر مەجای هەبێ ئەگەر شوێنی هەبێ شاراوە بێ و لێ نێرێت هەوڵ لە حەچی مەساڵحی ئەمریکیات عێراقیژی چەکە لەوانە اینجا تۆ عێراقە کوێتە بەحرێنە قەتەرە ئوردنە سعودیە ئەمانە هەمووی ئەگرێتەوە ئەی پرۆکسیەکانی
ئەوانەی لە عێراق دەستکاریان کراون حوتەکان هێشتا سلاحیان ماوە حەزب الله حسابی كان ماوە هيرشك يعني هرشاك على من هيرشك مسار والله هەموو هەڕەشاکەن تۆ بێ حساب بۆ ئەمانە بکەیت يعني أمريكا بو يعني گەورەی خۆیەوە لە ڕووی سیاست لە ڕووی مێژوو لە هەموو ڕێگە لە ڕووی سەربازیەوە حساباتی ئەمانی نەکردووە دکتۆر ئەبێ هەموو حساب کرابێت بۆیە وتم کلەیە ئەبێ والەیە نەفەس نێڵێ و تەنسیقێکی بەقوەتی ژەکرێت لە ئیسرائیلە ئێستا عسمانی وتی ئێستا جۆملێ بۆڵە عسمانی عەبادانیشمان سەیتەرە کردوتە سەر یعنی لەوێشان نێشتەوە تەهران بەدەست خۆیانە تقریبا وا خەریکە وردە و دە عسمانی ئێران بەدەست خۆیانەوە بێ ئێوە هەمووی تەمهیدە بۆ ئەوەی لیانێکی بەهێز چووکە مقاومەت بەس باش ئێرانیش حەقی خۆی نییە بڵێ ینی من هێرشم لەسەر بێ هێرشەکان ڕابگری اینجا گفتوگۆ بکەین ڕازی بە بۆ دوو شەرتەم وەرە گفتوگۆ لەگەڵاکەم هێرشەی وەستێن ئەخرەوەیە کامیان پێش کاماکەوێ بۆ وتم لایەکێ بێ بە لایەکا بکەوێت ئەبێ هیچێک تەنازول کا بۆ ئەوی تر لە زمانی خومەینیا نەیوت کاسی ژەهرەکە ئەخۆمەوە حربەکەشی وەستان وایە نیە بۆی بمێننەوە لەسەر حکوم عێراق لە خێمەی سەفوانە هەمووی ئیمزا نەکرد بۆی بمێنێتەوە لەسەر حکوم ئەمانش کە بێتە سەر ئەوەی کە بزانن هەمووی ئەڕوا لە دەستی متأكدم شتێکەکەن کە حکومەکان لە دەست نەڕوات اینجا ئەمەش ئەمێنێتەوە سەر بڕیاری مرشیدی ئەعلا وەلەو ئەمڕۆ سێ کەسی دانا ئەگەر هات و شتێکم بەسەر هات مردم سێ کەس لەم کەسانە هەڵبژێرن ئەمە هەمووی بۆی بزانن ئیستمرارێت هەیە وەلەو لە لایەکەشەوەڵێن هەچی سەلاحێتی خۆی یاوە بە هەیەی عولیای حرەسی سەوری بۆی ئەوان ئیدارەی ئەم شەڕە بکەن بێ ئەوەی بگەڕێنەوە بۆی بێ ئەوەی فتوا وەرگرن و بە خەڵکیش بڵێن بۆی چۆنەڵێ متەشەدیدەکان ئەوانی کە ئیسلاحین نێنە سەر حکوم هەر بەدەست عەسکەرەوە بێ خەڵکی ئیمامە حکوم ناکە عەسکەر حکومەکە ئەمانە هەمووی لەو قەرارە ئەگەر قەرارەکە ڕاست بێ قەرارێکی زۆر زیرەکانەیە کە یاوێتی دکتۆر زیاتر لە 40 ملیار تێچووی بەرگری ئاسمانی ئیسرائیلە پێ دوایە ئیسرائیل تاکە ئەتوانێت لە سەرم خەرجیانە بەردەوام بێ و درێژە بەشەڕ بدا ساڵانە تقریبا 200 میلیارد لە ئەمریکا وەرەگرێ باش هەر بۆ عەسکەر شەڕ بێ شەڕ نەبێت ئەیاتێ بۆی بەهێزی بەرگریەکەی بکە 40 میلیاردێ کاکە جوولەکە دەهەمین دە کەس کە لە ملیاردێری عالەمن نوێشی جوولەکەیە ئەزانی چەند تەبەڕوعا دەیەن بەوە ڕاستە زەرەری کردووە زەرێک پارە کەم نییە 40 میلیارد وایە نییە بەڵام بۆیە ئەمریکای بە پشتەوەیە دەوڵەتەکانی ئەوروپای بە پشتەوەیە ئەمانە هەمووی یارمەتیە کاکە گەورەترین شەریکاتی عالم بەدەست جوولەکەوەیە ئەمانە هەمووی تەبەڕوعا دەیەن خۆی لە وەختێکا تۆ فرای وڵاتی خۆ دەکەی کە تەبەڕوع بێ ئەم دەوڵەمەانەی کە هەن ئەبێ پارە بن وەکو دەوڵەمانەکانی ئێمە نین یەک فلزنان لە وەختێکی خەڵکەکە برسێتی با معاشی مانیەک بن ئەوانش وایە نیە بۆ میسال لە عانی جەنگە لە عانی شەڕە دکتۆر لە ئێران هەمان ئەقلیەت هەیە لە ئێران بەڵێ لە ئێران کاکە ئەوان دەوڵەتن سیستەمیان هەیە ئێمە دەوڵەت نین یعنی وەستم بۆ شەڕەکە بڕوان ناکەم چونکە خەڵکەکە بێزارە خەڵکەکە وەزع اقتصادی یعنی سا سوالێک ئەم هەموو جەنگەی کرد و ئەم هەموو بۆی قومبلەی زەڕیت هەبێ باشە و دەوڵەتانی کە هەن لە ناوچەکە هەموو قومبلەی زەڕیانەیە بەکاریان نێناوە باشە بۆ چیتە لە باتی ئەو پارێز مەسرەفە و ئەم شەڕەو کرد و ئەم پارە سرف کرد لەم پرۆکسیانەی خۆتە هەموو بەردێکی ئێران دەکرد بە ئاڵتون بەم پارەی کە سەرفە کردووە لەم 46 ساڵێک کە هەتا بۆی خۆت بەهێزکەی عەسکەریان بۆی شۆڕشەکەی خۆت بگەێنی بەڵام تەماشاکە لەو شۆڕشەی کە هێنایەتی ناوە چ لە عێراق چ لە لوبنان چ لە سووریا چ لە حوتەکان هەمووی ڕوخان نمونەیەکی بەهێزی نا بۆ ئەوی مەسەلەن لە سووریا گەشێتەوە سووریا ئەو هەموو ئیشەکەی ئەوەیە ئیسرائیل بڕوخێنێ لە اعتقادی خۆیانە ئەگەر شیعە بگاتە قودس شیعە بگاتە مەکە مەهدیەت مەهدی المنتظر عەقیدەیە کەوتن
وەکو چۆن ئیسرائیل ئەڵێ من الفرات إلى النيل لبين فرات والنيل لو أن إمش هنا كمان بيت ئەم شەڕە زیاتر ینی بانەڵێ زیاتر بەڵام کەواتە ئەم دوولایەنەی جەنگ شڕێکی مەسەبی ئاینی باوەڕداریەکەن یان ڕاهەندێکی ئاینی و باوەڕداری تێیە مەسەلەی قومبەلی نەوەیەکە کاکە بەس ئەوە ئەجین لە حربی عێراق و ئێرانە 8 ساڵ ئیسرائیل یارمەتی ئێرانیا بێگومان وای وێنێ ئەمریکا یارمەتی ئێمە کەڕەسی سەربازی بار دوولایەنە فرۆشت يعني بەڵام هەموو عالم تەسەووریان کرد قەت ئیسرائیل لە ئێران نایە ئەمە ڕێکەوتون لە بینی خوانە بۆ ئەوەی بەس وەڵاهی دەوڵەتانی کەندا و عەفوەن سیلاح بکڕن. دکتۆر زیاتر لە 15 ساڵە ئەوروپا و ئەمریکا هەرچی بەرپرسیانە بە ناتەنیاوەشەوە کە لێدوانی ئەم دوێنەشەوە سێرم کرد ئەڵێ 2 هەفتەی تر ئێران 4 ساڵ بەڕێ ئێستا ئەڵێ 2 هەفتەی تر ئێران دەستی بە چەکی ئەتۆمیەکە کاکە لە 10 وتێتی لە 15 وتێتی لە 20 وتێتی لەم بینەش وتێتی یەک جاری نەوتۆ 4 جاریشی وتووە بەڵام ئەم کاکە من سیاسەتە تۆش وسکوتی یعنی ڕازیم لەوەی کە هەمە یعنی مشکلەکە لە وایە کاکە سیاست بە میدیا کرێ وا لێکا قەناعەتی پێ بکە لە ئومەمی متحیدە قەناعەتیان نەتەنیاهی چێک لەبوو لە 96 ئەوێت سەدام قومبەلەی زەڕی هەیە وایە وێنێ بێگومانە گەر نەژمێنێ ڕژێمی سەدام ئەم ناوچەیە گرنتی یەکەم کە ئارامی بێ و سەلامەتی بێ و هیچ کێشەی لە چەند مانگێکا دروزە بێ چوونە ئومەمی متحیدە پۆدرەکەیان شاننا کە لێشیاننا هیچ دەرنەچوو سەدام هیچی نەبوو کەواتە ئەم شەڕە دکتۆر ئەتوانێت قووەتی یاخود بەرنامەی ئەتۆمی ئێران و موشکی ئێران بگەڕێنێتەوە دواوە گەڕانێتی دواوە بەڵام ئێشتا ماوێتی ئەوەی کە ئیتەقین ئێستا زەخیرەکەی کە هەیەی ئەو نیسا دروستیکە چونکە گەمارەیەکی بەهێزی لەسەر لە هەموو عالەمەوە تارە ناڕاتوو بێت ئێم شتانە جاران بە قاچاغە هات بە هەموو نوعێک بۆیە هات تارە بۆیە هات لە دەوڵەتەکانەوە هەموو ئەم پارچانەی بۆ هات ئستا نەیمەوە ئستا ئەوەی هەیەی کە زەخیرەکەیەتی ئیسا بۆ کەم بۆتەوە لە 150 ساڕۆک لە ڕۆژێکە بۆ بە 40-50 بۆی ئەو زەخیرەیە وردە نۆگو شەڕەکە درێژە خانێ یعنی بەڵام بەنسبەت ئیسرائیلەوە زەخیرەکەی کراوەیە لاکە ئەڵەن هینی نەما گولەی بەرگرا کورکاکە زەخیرە گەورەترین زەخیرەی ئەمریکا لە ئیسرائیلە دەرگاکانیشی بۆ کراوەتەوە باشە بنیامین نەتەنیاهۆ ینی دەمێک هەیە هەر لەسەر لە کاتی شەڕی غەزەوە تاوەکو ئێستا ئەڵێ من نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕ ڕەنگە لە ڕووی جیۆپۆلیتیکۆمە خۆرس بێ و ئێستاڵێ جیهانم گۆڕیەوە بەس پێ دوایە ینی ئەمە کرابی یا خۆ دەمەی کردبێ یان ئەمە ئەکرێ بۆ داهاتوو لە دوای ئەم جەنگەوە ئیترم جەنگە ئەنجامەکەی هەرچی بێ دانوستان بێ بەردەوامی شەڕ بێ لێدان بێ لە بەرنامە ئەتۆمیەکە ڕوخە هەرچیەک بێ پێ دوایە نەخشەی ئایندەی ناوچەکە بەدەست و خەتی ئیسرائیل و ئێران بگۆڕێن نەخشەی سیاسی دەسوخەتی ئیسرائیل و ئێران پێ ببرە ئیسرائیل و ئەمریکا ئەو دوانە زەحمەتە پێکەوە بێت ئەگەر ئێران نەڕۆخێت ڕێجیم نەگۆڕێت هیچیان پێ ناکرێت دروزە بێتەوە دوای ماوە قەیناکە شکستێنێ وەکو چۆنە لەگەڵ خومینیە زەهرەکەم خوارد بەڵام ئێران بۆ بە ئێران سەرکەوتەوە ئێران ئەم قووەتەی هەیە کە ئێستای بینی کە هەردوو لە خوێندنەوەیان بۆ یەکتری کەم بوو ئەو نەخشەی کە بەحسێکە ئەبێ وەختێ بێ کە ڕێجیمەکە نەمێنێ اینجا ڕێجیمەکە بە دیلەکەی چییە ئەمەی نەکرد لە لوبنان بەڵێ لوبنان هەر حزب الله تیا دژی ئەو ئەچی نە حکوومەتەکە نە مەسیحەکان نە ئەو سونەکان دژی ئیسرائیل نی هەر حزب الله بوو حزب اللهشی بۆ دەردەبرد ئەوش قیادەیەکەمی هەموو تەصفیە کرد سووریای تەصفیە کرد حوتیەکانی تقریبا سکوت پێ کرد اینجا لێیە یعنی هەوڵجار دەسەکات بەس عێراق ماوەتەوە عێراقیش تاکو ئێستا بە حەکیمانە تەسەڕوفەکەن هیچ تەدەخل ناکەن بەڵام تهدیداتێکی زۆری ژەکەن ئەگەڵ هاتووە ئەڵێ ئەمریکا داخل بێ ئێمە لێ کە لێشیانە ئێمە ژەگرێتەوە باشە پێ دوایە ئێران کارتی باشی لە بەردەستا مابێ
وەکو گەروی هورمز و چەندین کارتی دیکە وەکو فشارکردن بیکا لە ئیسرائیل چونکە لەوە تێگەشتن ئیسرائیل بە پلان کاری کردووە و سەرەتا بە باڵەکان دەستی پێکرد لە سووریا لە لوبناان لە غەزە لە یەمەن بەس ئێران ئێستا چی بەدەسەوەی وەکو کارتی فشار بەکاری بێنێ پرۆکسەکانی ماوە بەڕێی من ئەوانەی عێراق کە زۆرشتان فتح سەودەی یاونەتێ 4 مانگ لەمەوە پێش کەەوە زۆر نزیگە بێت لە ئیسرائیلەوە لێرەوە هاوشتنەکەی وجودیان هەیە لە ناو عێراقا بە قووەت بەستای سەی ژەڵۆسێکیانە بە پرۆکسیەکان شتام ئێران خۆی شەڕەکەکە پێویستی بەمان نەبووە باشە لەبەر ئەوە وەختێک کە پێویستی پێوێک ئەمریکا بێتە ناو شەڕ ئەتوانەوان چی بکەن زیان بە کۆنسڵخانەوارە بگەێنن یان چی ئەزانین چی کاکە جگەل لەوە ئەگەر ئێران ساڕێخەکان ساڕق با بە 2 ئیمارە لە دووبەیە 2 میلیۆن کەس ڕاک وای نیە لە قەتەر پێ پێشە کوێتی پێ پێشە بەحری هەیە لە بەحرێن قاعدەیەکی بەحری هەیە لە قەتەر تقریبا گەورەترین قاعدەی عسکەری لێ ئێکاکەمانە هەمووی یان لە سعودێ بات ئەمانە هەمووی خەتەرە لە نۆتەکانی باخۆ ئەو ئەحداسەکانی لایە بە درۆ نتوانێت لیانە ئەگەر ئیسرائیل دوورە ئەمانی کار بە بەردێک هەڵاچێتەوە بەرەوە وایە وێنێ یعنی قووەتی هەم ماوە بەڵام من بە قەناعەتی من ئەگەر ئەمریکا لێیە وای لێیە کە خاپووری بکات ئەو ساکە ئەگەر سیلاحیە بێ ئەگەر ئەمانە هەمووی بێنە سەرخەت زوڵوو بن و حازر بن ساعی سفری پێڵن حازر بن زەرەرەیان باشە دکتۆر ئەم 2 هەفتەیە دانراوە ئەگەری ڕۆژێک کە ماوە ئەم 5 ڕۆژی ماوە باش 12 ڕۆژ 12 ڕۆژ ئەو ینی پێشببینی ئەکری ئێران بێتە ناو ینی بێتە سەرمێزی گفتوگۆ و دانوسان بکە ینی ڕادێکی کەمەوە خۆت باست بە نیسبەت ئێران بە نسبەت ئێرانەوە کەمە بەڵام نەوتێتی لە خلالی 2 هەفتە لەوانەیە بانی قەرار بە نیە کە ئەڵێ خلال فەرقێکا بڵێ لە دوای 2 هەفتە اینجا قەرارێ وتی لە خلالی 2 هەفتە اینجا ئەم خلالە لە ئینتیزارەکان ئەم تارانە بگەن تۆزانی لە مەزۆریەوە تاکو نەگاتە گوام چەند ساعتی بێت بەڵام ئەگەر لە گوامەوە دەرچێت بێت لە تاران بات بڵێن لە فۆردۆ بات و گەڕێتەوە هەر ئەو خولانەوەی 30 ساعتی بێت مەسافەیەکی دوورە کەم نییە بەڵام تاران هەیە ئینتێکا شەبەحەکە ئەتوانێت 6,000 میل بڕات بێ ئەوەی بنزینی بێت ینی کە بگاتە ئەم ناوە وەکو خولۆکە بە سەریانەوە خولێتەوە شەبەحی شەبەحە گاڵتەنێ یەک تارێ ئێرانی هەڵنەساوە بە مواجهەی تایاراتی ئیسرائیلی بیستوتە شەڕ تایارەیەک بێ لە عەسبانە ئەیکوا تایارەکانی چونکە هەمووی کۆن محافەزایانەکە بەڵام شاردوونێتەوە بەڵام لە هەج لایەکەوە بیگرێت لێە ڕاستە لە بەشێک لەو فڕۆکانەی سەردەمیشان دکتۆر بەڵێ ڕاستە لەم بەشێک لەو فڕۆکانەی سەردەمیشان سەردەمیشان نییە سەردەمی عێراقی کە بردوێتی تایارەکانی عێراق لەوێ دابەزی سەردەمیشان نییە بەڵام پیان نافرۆشن عالمیان نەختێک کرایەوە لە 2015 خەریب و اتفاقات وش بکەن بەڵام پیان حەزری لەسەر بوو کە پێی نەفرۆشن گەورەترین ئابووری و سزای ئابووری لەسەر هەموو جومکەکانە لەسەر ئێرانە یعنی ئێران خۆی خستۆتە ژێر بارێکی ئابووری قورسەوە یعنی خەڵکەکەش ئەو خەڵکەکەش برچێتی تەزەخومێکی زۆر هەیە لە ناوخۆی ئێرانە خەڵکەکە بێزارە یعنی بژانەوەی خۆی خەڵکەکەی مهم بوو بۆی پشتگیری بکات بەڵام لەگەڵ ئەوشە کە یێتە سەر ئێران هەموو خەڵکەکەی شەڕەکە بۆ ئێران نەوەکو بۆ حکوومەتەکە چووکە خاکەکەی خۆشەوە ئەوەش جیاوازێکی زۆر فەرقەکە لە ملەتی ئێرانە لە ڕووی سەربازیەوە هیچ بەراوردێک لە نێوان ئێران و ئیسرائیل لەکرێ ناکرێت هەردوو لا خاچی خۆیان خۆشەوێ هەردووکیان شەڕەکەم بۆ خاچی خۆیان لەو ناحێەوە ئەگەر سەیری بکەیت بەڵام ئەوەی هەیە ئیمکانیاتی عسکەری و تەکنۆلۆژی ئیسرائیل بەهێزترە لەو هەرچەند ئەمیش تەکنۆلۆژی زۆر پێشکەوتی پیشانناوە و ئەڵێ سیلاحی کەشم هەیە کەشتان بەکارم نێناوە ئەوەی پیشان ماوەسەی سیە
باش باب زين صحيح حتى كي شو نبيت باش والله مشكلة زين شي أمشرة بقفتو جونا بيت ناو شكا قريتي بربي من همو هواية كم أويا قفتو جويا بكريت ك أمشرة دور خيتو ناو شكا وخلتي إما جوبو باريز ريت بو أوي أوي بم أجرا كريتو وكل لا خمان الله والله ما هو أبي إيران رازي بيت بيجوي إسرائيل. باش شون أبو أجرا أكري مجارة. أوي شون يقلايا بيته. يقلايا بيت أبي إيران رازي بيت. أجر شكسنين أجر هاد مستمر بلم شراء خوي بهز بزانيت أو هاد دريجي بيا. واسبين إلى برنامج تومي. عسكري كي هي. أوي باليستيكي. استعمل مسألة باليستيكيش ده سرميزة. خوهر أتونومي أوجني. استعمل مسألة باليستيكيش يعطو تسر. بس بنك أتومي كان زياتر يعني قصيلة سر الآن إيران وقصيلة سر على بيتشي وقع مدني وازلي بين يعني دويني كترامب لدوانة يشيبو دكتور يعني زور سر إنشراق يشام وجواب وكوتي إيران خاوري نوتي كي زورا لسر نود دعني شيء من تيناقم بابتي نووي وزي أتومي بوتشي بو كاري مدني يعني أما بو زي مدني أما يعني هر بابتي أتومي ونووي إيران صفر ناكاتو يتبلا طاهر باسي اليوم كا بو عشتي بيانا زين شونا إيران ما في خويتي كمحطاتي بو أشتي بيت نووي أشتكي كهرباء دروس كا بو مسألة طبية بو أشتانية أشتكي على بلا ملتو تخسيب نابي بكي إما بوديني أو سي شش حوتك إما أديني تخسيب ما يبقى ربو أديني تو قشتو تصي حفتاو هشتاو سنزم قشتو تشر باشا بوشيتا تولي من نام قنبلين أباشا تخسيبه بوشي همو مصرف قوري بوشي يعني أوي علامات استفهامي لسرا إسرائيل بو بردوتي ولا ناو خلقه ولا بردمي عالمه كجوايا أجر أتوميناية قنبلين نوويناية أم تخسيبه بوقت بس دويني إيراني وقت كاني كروسي سروكي أجانسي أتومي وزا رازنية وإيشي خوي بباشينا كردوه وحرشش اللي كركريه قبلنا كان إسا كامي عن راستك خوي إعلاني كيرس أوتي صي شستم هي إيران 450 غرامي هي أزاني كان غرام قنبلة زريد وزكاة اللي 5 غرام يعني دقم هني دقم بليه هي كاكيني هشتي هي خوي إعلاني كدو خو أو كابراك الأخرى بلام أو هندشتي كيوت كان أبوها بوترا وكو فوردوك اللجار عرزة أمنا قولة أو أنا هنا أو أنيكر بلام فوردو شرني هرب تايري ليريا سيناريو بودانا وكتشون أجر أمريكا نيد إسرائيل كان سيناريو دو سيناريو بقوتي دانوي شكله أنا كوماندوز دابزت مع سنة كرديانا لو فيش كرديانا دام بزانو عملت كان كردو درشونته يعني للسوريا كرديان لسوريا أنه يشي أبو أيش انتقانه نان تواني لأن نتقيوا كماندو شونا تقانيو هات نودرو همشتك كماندوزي عجيبة أويك دو كهرباكي اللي ببري ما فاعل كان صارنا بتو اعتقد لنا أخوة اعتقد يعني تكنيكيا كجول يجري أمدو حلقة أي تريشان أو ديتو دواني تبقى وهالي تكين حلقة أوي أجر إيران واز لو هنا بينات أو دو شرطي أمريكا بي قبول بيت شركة وسط بس باش دكتور قلت إيران بنهيني جمع جولي دس بيا كردوها بويك دس برداري أو برنامج به بلام بشوازه ك أوان رازي بنو أمريكا رازي به دور لشاوي إسرائيل بدواي إيران يعني روبرو شرب كا ولا بشتوا قفتوقة بكالة أمريكا شو كهر بو قفتوقة جي أمريكاش سرتا قفتوقة توميكا هر زور بطاوتي براي الرتيا كردو قفتوقة ناكل والله مكرديش أمريكا سيجر وتكوف لقل عراق شاق سيكدو أردوغان نسرختها دولتها كاني أوروبا لسرختها ديني هر ديني أبو سي وزير خارجي أوروبا كو يعني دولة عربية كان لسرختها يعني حمولة أجل سرختها بلام إيران قناعنا يعني قناع إيران الله بوستن
وەرە گفتوگۆکەی بس يعني ئەوەندەش قورسە وەستان لەم شەڕە ئەم جەنگە هەر ئەمریکا توانی بیوەستێنێ ئەمانەی کە هەموو قسەکەن هەموو اقتراحات دێن بەڵام تەنها کەس خۆشیان ئەمریکا ژەڵێ ئێرانی ژەڵێ تەنها ئەمریکا توانێت ئەم شەڕە خۆی ترامپ وتی ئەوروپیەکانی پێ ناکرێ لە کاردانەوەی دانیشتنی عەباسی عێراقچی لەگەڵ وەزیرانی دەرەوەی ئەوروپا باسی لەوە کرد کە بەس ئەمریکا ئەمەی پێکرێ و ئەوروپا هیچ پێ ناکرێ بۆ ئێران و باسی لەو کرد ینی ئێران ئەوێ ڕێکەوتن بکە هەر خۆی ئەمەی وت بەڕاستە خۆی ئێران ئەوێ لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت پاش ئەمە چی هیچ هەنگاوێک نراوە دکتۆر لە پشت پەردەوە هیچ شتێکی هیچ ئاماژەیەک هەیە بۆ ئەمە ینی هێرشەکان تاوەکو ڕادەیەک کاڵبوونەتەوە کاڵبوون نییە کاکە قووەتەکە کەمە بێتەوە وردەوردا زەخیرەیەک مە بێتەوە کاڵبوون نییە چکە هەموو دقیقە بینی جۆمان لێتی ئەو لا لێرا و ئەمیش جوابێتەوە لەو یعنی نەوەستاوە بڵێ وەستاوە کاربوونەوەی لە حسابی زەخیرەکە یعنی تۆ هەوە ڕۆژ سەریە بڵێ چکە شەڕەکە تەوەقوعی درێژەوە چوونێ هەفتەی دووەمەوە وایەوە نیە لەبەر ئەوە بێ حسابی زەخیرەی خۆی بکات چکە وەکو وتم معمەلەکە ئێستا لەو هینانەیە کە بتوانێت سەوارێک دروستکە بە مستەمری بیان ناتێ و بتەقێنن ڕۆژی سەد بنێرن سەد مهم نییە چەنی هەیە زەخیرە کەس نازانێت تەوان چەنی لێراوە چەنی خاپوریان کردووە ئەوانە هەمووی دیار نییە یعنی ئێران ئەڵەن لە فلان شوێنراوە باشە چی تیا بوو ئەو شوێنە کەس نازانێت ئیسرائیل ئەڵێت لە بینایە ناوەنە کەس بینارەوە نەکوژراوە بەڵام لێرە سوالەکە ئەهێریچێک لەم ساڕوخانەی یای لە نەوەیەکەی ئیسرائیل چی ڕۆیە ئەوە چی ڕۆیە ئەوە کاریساتە چکە لە مەفاعیلەکانی ئیژەکە ئەو کۆمانیکە نییە یعنی خۆی کە قومبەلەکە تەقێتەوە تقریبا 1 کیلومتر و 600 متر لەو قوتڕا 1 کیلومتر و 600 متر یعنی بڵێ متر و نیوەک هەمووی ئەتوێنێتەوە اینجا بە حەلەقات ئەوانی کە تەقێتەوە اینجا هینەکەشی ئشعاعەکەشی یعنی کاریساتە شتام لە شوێنێکی وای ناوە کە کاریساتێکی گەورە دروستکار لە ناو ئیسرائیلە لەو شوێنانە با بگاتە ئەو شوێنانە زەرێری گەورەیە و ئەمریکاش عەفوەن ئیسرائیلیش بەوەی تاقەی زەرێڵێ ئەڵێ ئێستا هیچ ئشعاعێک نییە کەواتە ڕاستە مەسەن نەتەس لەسەرەوە هەمووی تەخت کراوە بەڵام ژێرەوەی شتا ماوە شعاع دەرنەچوو یعنی ماوە فۆردوهەر ماوە هەر خۆی ئێرانیش ڕاگەیاند کە لە نەتەنز زیانە سەرەتا وتی تەنیا ڕووکاری نەتەنز زیان بەڵێ سەرەوەی بەڵێ بەڕێز دکتۆر سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی لە ستودیۆ لەگەڵ مامی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان دکتۆر بەخێر بێت سەرچاوە بەخێر بێت